سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتتان باش. ئێستا ئێمە لە قەزای دەربەنی خانین و لە شوێنێکی تایبەتین کە شارەوانی دەربەنی خان تایبەت ئەمڕۆ دروستی کردووە لەلایەن بەشی زیادەڕۆی و ئامێرەکانەوە کە لە پشتی ئێمەوەیە بۆ ئەم چوار ڕۆژەی کە هاوڵاتیانی شاری دەربەنی خان قوربانی ئەنجامەدەن بۆی پاشەڕۆکانیان هەمووی بهێنن بۆ ئێرە. با پێی و زانیارەی لێ ئێمە لە شارەوانی و بەشی زیادەڕۆیی وەربانگرتووە ئەندازیار ئومێد پێڕاگەاندین کە ئەو چاڵە 2 مەتر بەرزیەکەیەتی بە نزیکەی 5 بە 5 ڕووبەرەکەیەتی و وای مەزەن دەکرد نزیکەی 15 بۆ 20 تۆن پاشەڕۆ لێرە کۆ ببێتەوە کێشەی نابێ هەمووی جێکاتەوە. بۆیە داوا لە هاوڵاتیانی شاری دەربەنی خانەکەن کە پاشەڕۆکانیان لە ناو شار و لە کۆڵانەکانە فڕێنەدەن بیێنن لەم شوێنە دواتر شارەوانی خۆی با شێوەیەکی تایبەت ئامێرەکانی بەشی زیادەڕۆیی و شارەوانی دەربەنی خان دێن لێرە چاڵەکەدا ئاپۆشن و خۆڵێکی جۆرەکەن بەسەر ئەو پاشەڕوانە دوای ڕۆژەکانی جەژنی پیرۆزی قوربان بۆ ئەوەی هیچ بۆنێک و پیساییەک لە ناو شارەکە بڵاو نەکرێتەوە. هەروەها ئەم ساڵ وەکو ئەوەی کە لە وەزارەتی تەندروستی بڵاو کراوەتەوە دەردێکی کوشندە کە تای خوێن بەربوونە بڵاوبووەتەوە بۆ پاراستنی هاوڵاتیانی شاری دەربەنی خان. ئەمە یەکێکە لەو چارەسەرانە یەکێکە لەو ئامادەکاریانەی کە ڕوبەڕووی ئەو پەتایە بکرێتەوە هەم ژینگەی شارەکە بپارێزرێ هەم تەندروستی هاوڵاتیانی شاری دەربەنی خان لەم ڕێگەوە بپارێزرێ.